کۆمپانیای هەناری کوردستانە هەناری هەڵەبجە و شارەزور بە شێوەی هەنار و ڕوبەهەنار و شەربەتی هەنار لە هەڵەبجەوە و لە ڕێگەی ساردکەرەوەکانیەوە بەرەو وڵاتانی ئەوروپا هەناردە دەکات. ئەوان دەڵێن لە ئێستادا 22 تۆن هەناریان بەرەو بەریتانیا بەڕێخستووە. ئەوە کۆمپانیای هەناری کوردستان دوو ئامانجی سەرەکیمانەیە. یەکەمیان ناسانی هەناری کوردستان و بە دەرەوە، دووەم بەگەڕخستنی چەندین هەلی کار لە ڕێگەی بەکارهێنانی هەنار و بەرهەمەکانیەوە. ئێمە کۆمپانیای هەناری کوردستان ساڵانە نزیکی 300 بۆ 400 و تا 1000 تەن هەنار زەخیرە ئاکەین. و لەم ڕێگەوە لێکردنەوەی هەنار لە ئێمە شێوازێکی تایبەتی ئەویش بە دابەشکردنی دروستکردنی چەند گروپێک بۆ هەنار و گروپێکمان لە ناو باخەکاندا کە نزیکی 30 بۆ 30 باخ دەبێت دەچنە ناو باخەکان و هەنارانە لێیەکەنەوە کە بۆ دەرەوەی هەنار دەکەین، هەناری جوان و ئاودار و باش. و پاشان گروپێکی ترمان ئەو هەنارانە لێکاتەوە کە بۆ شەربەت زۆر گونجاون و گروپێکی ترمان و هەناران لێکەنەوە کە بۆ ڕوبەنار بەکارێن و پاشان دەکرێت بە ڕوبەنار و بەم شێوەیە لە شوشە ئەنێرێ بە شێوازێکی مۆدێرن کە بتوانێت بۆ یەکەم جار ڕوبەنار لە ناو دەبەی بەکارهاتووە هەڵنەگیرێ، بەڵکو شێوازێکی تایبەتی خۆی هەبێت و ڕەمزێک وەربگرێت، خەڵک بتوانێت کە بزانێ ئەم ڕوبەنارە باشە و هەمیشە نەکەوێتە پرسیارکردن چی باشە چی خراپە. و پاشان شەربەتەکانیش بەم شێوە دەکرێتە ناو دەبەیەکی تایبەتەوە و دەبەی تایبەت بە بەنارە و دیزایانی بۆ کراوە، شەربەتی هەنارە دیزایانی بۆ کراوە و شێوازێکی جوانی خۆی وەرگرتووە. لە فستیڤاڵی هەناری هەڵەبجەدا زیاتر لە 120,000 کەس لە ماوەی 2 ڕۆژدا سەردانی فستیڤاڵەکەیان کردووە کە هەنار سەنتەری بەرووبوومەکانی فستیڤاڵەکە بووە. فستیڤاڵەکە دوو ڕۆژی یەکەمی بڵێن دوو ڕۆژی سەرەتایی زۆر باش بەڕێوە چوو. گومانمان هەیە ئەم ڕۆژی سێم ڕۆژێکی گەرم و گۆڕ بێ بۆ بەشداربووان بە تایبەتی میوانانی دەرەوە. ئەوەی کە بەدەست بڵێن ئەو داتایی کە لە بەردەستمانایە زیاتر لە 100,000 کەس بەشداری فستیڤاڵەکەی کردووە. ئەمەش دەستکەوتێکی باش بوو بۆ جوتیاران و بۆ خاوەن کارەکان و خاوەن بەرهەمەکان. چاوەڕێیەکەین ئینشەڵا بۆ ساڵانی ئایندە ئەم فستیڤاڵە زیاتر فراوان بێت و بتوانین ئیش باشی لەسەر بکەین. ئێمە وەک بەڕێوەبەرایەتی گشتی کوشتکاڵی هەڵەبجە بە هەماهەنگی لەگەڵ تۆڕی ڕێکخراوەکانی هەڵەبجە هەستاین بە ئەنجامدان و سازکردنی ئەم فستیڤاڵ و پێشانگایە کە ساڵانە بەڕێوە دەچێت بە ناوی فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە بە ئامادەبوونی بەڕێز وەزیری کوشتکاڵ و سەرچاوەکانی ئەو وەفدی یاوەری. ئەم جۆرە فستیڤاڵ و چالاکیانە بۆ سنووری ناوچەکەمان زۆر پێویستن، زۆر گرنگن بۆ ناساندنی بەرووبوومە خۆماڵیەکانی سنووری پارێزگای هەڵەبجە و هەورامان و شارەزور و هەم ساکردنەوەی بەرووبوومی جوتیاران لە سنوورەکەمانە. فرۆشیارانی فستیڤاڵەکە دەڵێن لە ماوەی 3 ڕۆژی فستیڤاڵەکەدا بازاڕێکی باشیان هەبوو توانیویانە بەرووبوومێکی زۆر ساغ بکەنەوە. تاحەدێکی باش ئیسفادەیەکی باشی هەبووم فستیڤاڵە بۆ ئێمە و بۆ دەرەوەش. بەڵێ هەناری پریس ناوچەی نۆڕۆلیمان بەرهەمهێناوە و لێرە نمایشمان کردووە. تاحەدێکی باش بازارمان باش بوو، هەنارەکانمان بۆ ساغ بوویەوە و فستیڤاڵەکە جێی خۆی بوو بۆ ئێمەی جوتیار. ئەکید ئەوە خەونێکی میلەتی کووردە کە هەنارەکانی بە شێوەیەکی جوان و منەظەم بچێتە دەرەوەی وڵات و هەم جوتیار ئیسفادە بکات و هەمیش خەڵکی دەرەوەی وڵات. فستیڤاڵی هەنار و پاییزی هەڵەبجە ساڵانە توانیوێتی بازاڕێکی باش بۆ بەرهەمەکان دروست بکات و ئێستاش جوتیاران چاویان لەوەیە لە دوای شەشەمین فستیڤاڵی هەنار تەنها لە هەرێمی کوردستاندا نمایش نەکرێت و بەڵکو بەرەو وڵاتانی ئەوروپا بەڕێبخرێت. فەرحان حەمەخان، گەلی کوردستان، هەڵەبجە.